سڵاوتان لێبێت خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شۆتان پێشکەش دەکەین. لەم بەرنامەیە ئێمە هەوڵ دەدەین وەڵامی چەند پرسیارێک بدەینەوە. یەک لەو پرسیارانە بارودۆخی ئێستای ئەم پەتایە گەیشتۆ بەکوێ؟ هاتنی وەرزی زستان و ساردبوونی دنیا و دابەزینی پلەکانی گەرمی تا چەند مەترسی دروست دەکات لەسەر تەندروستیمان. ئایا وەکو ئەوەی کە باز دەکرێت هاتنی ئەم پەتایە لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرمی و سەرهەڵدانی پەتای وەرزی کە هەمومان دەزانین ساڵانە ژمارەیەکی زۆر لە ئێمە و لە هاوڵاتیان تووشی ئەم نەخۆشیە دەبن، ئایا ئەگەر پێکەوە بێ کێشەی زیاتر بۆ نەخۆشەکان دروست دەکات، کێشەی زیاتر بۆ ئەو هاوڵاتیانە دروست دەکات کە تووشی ئەم پەتایە دەبن. پاشان دەپرسین ئایا کە لێرە و لەوێ لە هەندێک پارێزگا یان لە چەند لایەنێکەوە داوای دووبارە قەدەغی هاتوچۆ ئایا بۆ ئەم بارودۆخی ئێستا دەگونجێ؟ ئەم ڤایرەسە گۆڕانکاری بەسەر داهاتۆ یان هەر ڤایرەسەکەی لە سەرەتاوەیە و هیچ کێشەیەکی نییە و بەردەوامە لە تووشبوونی خەڵک لەبەرەوەی خەڵک خۆی ناپارێزێ، لەبەرەوەی خەڵک تۆزێک یان ئەتوانین بڵین بە شێوەیەکی بەرچاو پاشەکشەی کردووە لە ڕێکارەکانی خۆپارێزی. ئێستا چی بکەین؟ ئێستا لەم حاڵەتەیە کە ئەگەر دنیا سارد بێ ڕێکارەکانمان چۆن بێت؟ چی لەسەر لایەنی پەیوەندیدار لایەنە تەندروستیەکان واجبە یان باشترە ئەوان بیکەین؟ ئەمانە هەمووی گفتوگۆی لەسەر دەکەین، باسی ئەو کەسایەتیانەش دەکەین کە تا ئێستا تووشی کۆڕۆنا بوون و بەشێکی زۆریان لێیان نەجات بووە، کەواتە ئەگەر ئەوان توش بن ئێمە بێ زیاتر ئاگامان لە خۆمان بێ لەسەر ئەو بابەتش قسە دەکەین. بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە ببورن دەمێ میوانەکەمتان پێ بناسیێنم. میوانی ئەم شەومان کەسێکی زۆر تایبەتە، کەسێکە کە جگەلەوەی لە بواری پزیشکیدا شارەزایی تەواو لە پسپۆڕێتێکی خۆیدا کە پسپۆڕی پەتازانیە و نەخۆشیە درمەکانە و لەسەر ئاستی مایکرۆبایۆلۆژی ئیشی کردووە، لە چەندین بواری تری سیاسی و پەیوەست بە بەڕێوەبردننی تەندروستی و خوێندنی باڵا کاری کردووە. ئێستاش سەرۆکی ئینستیتیوتی مێریە، ئەویش مامۆستای بەڕێزمان پرۆفیسۆر دکتۆر دلاوەر علادینە. دکتۆرجان بەخێر بێ سەر و سەرچاو. سپاسدارم ما بێ بە ناسان نەکە زیادەوە دەرکەوتنی جەنابەت لە کۆڤید-19 وەکو هەمیشە یانی دەست بە ڕۆنە ناوین بۆ ئێمە گەورەی بگەین کە ئەو زانیاریانی کە جەنابەت بە ئێمە دەبەخشی حتمما هاوڵاتیان و بینەران و خودی خۆشمان ئیسفادەی لێ یەکەین. دکتۆرجان بە ئەگەر بەوە دەست پێ بکەین بە شتێکی تۆزێک فراوان و پرسیارێکی زۆر بە ینی ڕاستەوخۆ نەبێ، بەڵام ئەم پەتایە ئەوە تقریبان وا نزیکە بێتەوە لە 10 مانگ خەڵک لە تەواوی جیهان توش دەکا، ژمارەیەکی بەرچاو لەگەڵ خۆی دەبا، کەسانێکی زۆریش زۆر ئەزیەت دەدا، پاشانیش تەمەشا دەکەی چاکبوونەوەش هەیە. ئێستا بارودۆخی ئەم پەتایە لە جیهان چۆن هەڵدەسەنگێنی و ئەگەر دوایی ئەو بارودۆخە گشتیە فۆکس بخەینەوە سەر هەرێمی کوردستان، ئێمە لە چه حاڵەتێکی؟ بەڵێ سپاس بۆ ئەرکە پیرۆزێک کە دەیبینن بۆ زۆر سپاس بۆ ئەمە بەشداریتان لە بەرزکردنەوەی ئاستی و شیاری خەڵک و ڕێنماییکردنیان. زۆر سپاس. ڤایرۆسی کۆڕۆنا لەو دەقەی کە بڵاو بووەوە بۆکو تەقینەوەیەک بڵاو بووە، ڤایرۆسێک بوو کە پێشتر لەشی مرۆڤ نەیدی بوو، دەتوانی بڵێ لە سەرگۆی زەوی 7 ملیار کەس هەیە کە ئەو ڤایرۆسە توانای توشبوون و بەرکەوتنیان هەیە و لە ڕێی ئەوانەوە خۆی گەشە بکاو لە ژیان ببینێ. ئەو ڤایرۆسە لە سراعێکدایە دەیەوێت بمێنێ و بەردەوامیش بێ، نەک یەک جار بەردەوام بێ لە کۆمەلگا بمێنێ کە هاتۆ ناو ئەو شوێنە بە پیتە کە 7 ملیار کەسی تێدایە دەکرا لە یەکەم دەقەوە ڕێی لێ بگیرێ بڵاو بێتەوە بنبڕ بکرێ و بکوژێتەوە، هەروەکو چەندین ڤایرۆسی و هاوشێوەی ویستیان سەر هەڵدەن، بەڵام بەدەستە جەمعی بە هیمەتی نێودەوڵەتی توانرا ڕێگە لێ بگیرێ قەتیس بکرێت. ئەو جاریان لە دەست دەرچوو کە لە دەست دەرچوو هەموو سنوورێکی بەزاند لە هەموو کۆمەلگایەک بڵاو بووە لەو کۆنتترۆلە دەرچوو کە تو بتانی حەسری بکەی و جیای بکەی و لە ناوی بەری. جا ئێستامە لەو قۆناغەداینە قۆناغی ئەوەی کە بوو بە صاحب ماڵ بڵین، بوو بە نیشتەجێ لە زۆربەی وڵاتان دەخولێتەوە بە ئازادی و لە ناو کۆمەلگامان ئێستاشی لەگەڵبی زۆرینەی ئێمە ئەو شوێنە بە پیتینە ئەو لەشە بە پیتینە کە ڤایرۆسەکە بۆی دێ تێدا گەشە بکە. معنای چی؟ معنای بەشێک لە ئێمە گرتی مناعی پەیدا کرد چاک بووە، ئەمە بووە بە بربەستێک لە بەردەم ڤایرۆسەکە، بەڵام چونکە زۆری نەمان هێشتا نەمان گرتووە ئەیتر ئەمە دەرفەتی هەیە جارێ هەر بخولێتەوە و شەپۆڵ لە دوو شەپۆڵ قۆناغ بە دوو قۆناغ ژمارەی توشبوان زیاد بکە. هێشتا ئێمە لە سەرەتایەکەی داینە وەکو ئەوەی کە
بڵاوبوونەوەکەی ئاوها بۆ خێرایی بێ هێشتا لە سەرەتاشدا بین بێگومان ئەمە بێ لێکدانەوەیکی زانستی هەبێت چۆن لە سەرەتاین کاک زۆر خەڵکێک هەیە ئێستا بە زۆر بە گەشتبینیەوە دەتوانین بڵین ئەم ڤایرەسە زۆری کێشە ئەوکو جەنابەت ئاماژەت پێکرد هیلاک نەبووە لەبەرەوەی ئێشتا خەڵکێکی زۆری لەبەردەمایە بەبیرم دێ هەر لە کۆڤید 19 مانگی 4 بوو بەڕێزت ئاماژەت پێکردوتە ئەو بۆ بە ساحب ماڵکە ئێستا دووبارەشت کردەوە چۆن لە سەرەتادایە کاک زۆر سەرەتایەکەی بۆ معنایی کە جارێ هێشتا نیوەی خەڵکیش نەیگرتووە هێشتا هەروە دێ پەیتا کۆمەلگا تێدا بڵاو دەبێتەوە و زەمانەتی مانەوەی خۆی و گەشەکردنی هەرماوە بەڵام وەختێک کە نیوە زیاتری خەڵک گرتی کە نسبەتەکە بوو بە 170 و 180 زۆربەی خەڵک مەناعی دەبی دەبتە بەربەست ئەو وەختە خۆی ڤایرۆسەکە بەلایەوە زەحمەت دەبی خەڵکی نوێ بدۆزێتەوە ئەو خەڵکەش با هەندەی کەمینەیەکی کەم هەر دەبن ڤایرۆسەکە هەڵدەگرن و دەیخولێنەوە بەڵام ئەمە پەتانیە ئەمە وەکو هەڵامەت وەکو ئینفلۆنزای لێدێ کە کەمینەیەک هەیەی وردە ئەو خەڵکانە دەدۆزێتەوە کە نیان گرتووە جاگەر ملاحەزەش بکەی ساڵی چەند ملیۆن کەس لەدایک دەبێت چەند گەشە دەکەن ئەوانە هێشتا ڤایرۆسەکەیان توش نەبووە ئەمانە دەبن بە نێچیر بۆی ئەوانەی تریش کە تووشی بوونەوە یان مەناعیان بە قووەت بۆ بوونەتە بەربەست ئەوانە نایگرن کەواتە ئەو ڤایرۆسە هەموو دەمێ زەمانەتی ئەوەی هەیە کەمینەیەکی لەبەردەستدا دەبێت بەڵام ئەمە لە قۆناغەکانی دواییە کە زەمانەتی بەردەوامێتی بەو کەمینەیە دەکات بەس ئێستا ئێمە چونکە ئەوانەی بەریان کەوتووە و چابوونەتەوە کەمینەین هێشتا بۆیە ئەتیباری دەکەین جارێ لە نەگەشتونەتە ناوەڕاستیش لە ڕووی سیستمی بڵاوبوونەوە و شێوازی مامەڵەکردن و ئەو بەرگریەی کە ئێشتا دروست بۆ بەو قەزیە بەو شێوازە لە سەرەتا مستەلاحێک هەیە پێی دەگوترێ بەرگری بە کۆمەڵ بە ئینگلیزی هەرد میونیتی هەردش یعنی وەکو برەی گاڕان مەبەستیان لەوەیە کەەوە کۆمەلگا بەگشتی کە یەک بە یەک دەیگری و مقامە دروست دەکات کە نسبەتەکە گەیشت بە 3 چارەجی خەڵک ئەمە دەبێتە مەناعەیەکی کۆمەلگا دژی ڤایرۆسەکە بەرەو پاشەکشە دەچێت بەڵام ئەمە بێ بڵین زەحیە نابێ بێ مقابل نابێ لەو نێوەدا خەڵکێکی زۆر هیچ وڵاتێک هەیە لەسەر ئەو ڕێگەیە بن زۆر باس لە ئەوەی شێوازی مامەڵەکردنی وڵاتی وەکو بەریتانیا و سوید دەکەن کە ئەوها مامەڵیان کردو و بۆ فکرە مامەڵاکەن هیچ نزیک بوونەتەوە لەو حاڵەتە هێشتا ماوەیەتی هیچ وڵاتێک بگاتە ئەو ئاستە بەس هەندێک لە وڵاتانی ئەوروپی ئێستا نسبەتی ئەو خەڵکانێک کە تووشی بوونە ئەوەندە هەڵکشاوە ڕەنگە 6 مانگ تا ساڵێکی ئەگەر مەجال بدەیە پێکوتەش نەبوو لقاحش نەبوو ئەوان گەیشتونەتە ئەوەی کە کۆمەڵ بەرهەڵستێکی لا دروست دەبی بەرگریەکە دەگاتەوە ئاستە هێشتا ئەوانش نەگەیشتینە بەڵام ئەوان زۆر لە پێش ئێمانە لە چی لەوەی زوود پەتایەکە بڵاو بووە وە زووش تەشەنەی کرد خۆشیان بۆ ئامادە کرده بوو ئێمە لەو مەرحلەی پێشتردا لە دەرگاوە دەرگەمان لێگرتە بوو لە سەیتەڕەکانەوە ڕێگەمان لێگرتە بوو ئەو کاتێک کە پەتایەکە لە ئیتالیا و لە بەریتانیا و لە فەڕەنسا تەواوەن وڵاتەکەی داخست بوو لای ئێمە هێشتا مەدایان کەسێک گرت بووی بەڵام ئێستا ئێمە بەدوای ئەوان کەوتوین یعنی ئێمەشەوە پەتایەکە لە ناو ئێمە بووتە نیشتەجێ و دەخولێتەوە و خەریکە وردە کۆمەلگا پەیتا تووشی دەبێت حەزم لێت تێڕوانینی خۆت بزانم لەسەر ئەم بارودۆخی ئێستا کە هاوڵاتیانی ناو هەرێمی کوردستان شارەکانی هەرێمی کوردستان لێکدانەوەیکی زانستیانە بەدەستبوونی بڵین کاتێک کە دەست پێ دەکا لە پارێزگایکی وەکو سلێمانی دەگاتە لووتکە پاشان دێتەوە خوارێ دێتە هەولێر دەگاتە لووتکە و ئێستا بەداخەوە کە پارێزگای دوهۆک لە ڕووی توشبوون و گیان لە دەستدانەوە لە ئاستێکی بەرزدایە لێکدانەوە زانستیەکەی ئەمە چییە و یان نەتوانین بڵین ئێمە وەکو ئەوی باسی لێ دەکرێت لە چ شەپۆلێکگەین کاگوتۆر ئەمە نازانم خەڵک بۆ پێدرە شەپۆل چونکە لە ڕاستیدا شەپۆل نییە ئەو ڤایرۆسە کە لە ناومانە توا دەخولێتەوە دەم ژمارەی توشبۆکان زیاد دەبی کەواتە ئەو هەڵسان و بڵندبوونی ژمارەکە خەڵک پێی دەڵێ شەپۆل ئەو شەپۆڵە بۆ معنایە نییە کە بڕێ ئێمە وڵاتمان تەواو پاک بۆتەوە بەڵام لە دەرێ مەوزەیەکی تر دێ دوایی مەوزەیەکی تر دێ وەک بری مەوجەی کە لە دەرەوە بۆمان بێ بەوە بڵێ شەپۆل لە ڕاستیدا ئەمە هەر ناومانە دەخولێتەوە بەڵام لایەزار کۆمەڵانێکی خەڵکمان هەیە کەوا تووشی نەبوونە و لە ناکاو تووشی دەبن و بە ژمارەیەکی زۆر جا بەهۆی ڕەفتار بێ بەهۆی سوتفە بێ بەهۆی هەرچی بێ وای لێ دێ ژمارەکان لە شوێنی جیاجیا زیاد دەکەن خەڵک بە شەپۆڵی دادنێ
بیرت بێ لە بیدایەت ئێران ژمارەیەک جار زۆر ڤایرۆسی تێدا بوو و خەڵکەی زۆریش کە لە ئێران گەڕانەوە لە تەواوی عراق شەپۆلی بڵین ڤایرۆسەکان هینە طبیعی بوو کە سلێمانی یەکەم جار ژمارەکانی لا بەرز بوو دوای ئەوە کە گەیشتە هەولێر طبیعی بوو کە لە ڕووی جگرافیەوە لە ڕووی کۆمەلگاوە لە ڕووی تێکەڵاویەوە هەولێر دوای ئەوە بوو ئێستاش کە دهۆک توانی چونکە تا خبریان گەیشتە یان هێتا پەتایەکە گەیشتە ئەوێ ئاسی هۆشیاری خەڵک باش بوو ئاگداری حکوومەت ئیجرعاتەکانی کرا بەڵام لە ئەخیری ئەوێشی گرتەوە جا ئێستا لە ناو هەولێریش و لە ناو سلێبانیش زۆر شوێن هەیە خەڵک وا خۆی پاراستە بوو کە ئێستاش خەڵکی وای لێ ڤایرۆسی نەگرتو ڤایرۆسەکە بۆی دەچێت بۆیە ڤایرۆسەکە لەمە دووە ئەوە ناپرسێ بە نۆبە بستە شوێنان هەردەم نادەم هەر کۆمەلگایەکی کە تووشی نەبوو بوو ژمارەکەی لا بەرز دەبێتەوە خەڵک وا دەزانی شەپۆلی دووەمە ئێمە ئێستاشە شەپۆلی یەکەمین بەڵام بە قۆناغی جیاوازی هەمان پەتا بەدی دەکەین زۆر باشە بۆ ئەوی بابەتی شەپۆلەکە بەتەواوی داخین ئەین شەپۆل مەبەست ئەوەیە کە ئەبێ بە هیچ شێوەیەک نەمێنێ پاشان دووبارە دەست پێ بکاتەوە ئێمە قۆناغی جیاوازمان هەیە ئێستا ئێمە خەمسار دینیان باشی با پرسیارەکەش بەو شێوازە بێ با بڵین هەمووی هەر هاوڵاتینە و هەمووشی هەر لایەنی پەیوەندیدارنە ئینسیجام هەیە یان ئەو ڕێکارانی کە ئێستا دەکرێت با لێکدانەوە زانستیەکەی بەدەر لە لایەنە سیاسیەکەی چۆنە ینی بارودۆخەکە خەڵک دەبینین دکتۆرجان ژیانێکی تا ڕادێک ئاسایی بەڕێوە دەبا پێمان خۆشە هەمومان حەز دەکەین هاوڵاتیان بگەڕێنەوە سەر ئیش و کاری خۆیان و ژیانیان وەکو ژیانی پێش کۆڤید 19 دەبێت بەڵام باجی هەیە وەکو دەبینین کەسانێک هەیە ئەوکو خۆت ئاماژەت پێکرد خۆی باش پاراستووە بەڵام ئێستا لەم پەیوەندە نەجاتی نابێت بەرەوەی تاو بڵاوەتەوە ئێمە خەمساردین ناتوانێت بە یەک کەلیمە بڵێن خەمساردین دەبێت لە بیر نەچی ئەمە حاڵەتێکی نوێیە ئەزمونمان نەبووە نەکەێمە دنیا نەیبووە بەو شێوە خەڵکی ئاسایی نەیبووە ڕاستە پزیشک و پسپۆر دەیزانن بەڵام خەڵک ئەو ئەزمونێ قورسەی نەبووە ڕێکارەکانی خۆپاراستن و پابندبوونیش کارێکی ئاسان نییە ئەوەندە وردەکاری دەوێت تێگەیشتن لە نەخۆشیەکەی دەوێت ئاسی هۆشیاری دەوێت پابندبوون دەوێت بەڵام کە ئەوانەشت کرد ماوەکە ئەوەندە درێژی خایاند سیرکەی هەماهەنگ نییە لەگەر بژێوی ژیان لەگەر ئەرک و واجباتت لە ماڵ لەگەر بەردەوامبوونی ژیانی کۆمەڵاتی ژیانی پیشەیی سیر دەکەی کارێک یەکجار قورسە هەموو دەم ئەگەر لە خۆ بێ لە هەموو بوارێکەوە جا سیرێکی ئەو کەسەی کە تێیگەیوە و زۆر ئاگداری خۆیەتی هێشتاش لە زۆر کەلێندا نقطەی زۆعفی هەیە و لە دەستی دەرەچێت خەڵکانێک هەیە بەڵێ ئەمە هەمومان جیاوازین هیچ دوو کەسێک بە یەک ناچن لە ڕووی باگراوند و لە ڕووی تێگەیشتنەوە هەیە لە ئەوەلەوە دەڵێ ئیمانە پێینە هەیە ئیمانی پێ پابند نابێ هەیە جاهێڵ و دەزانی نەخۆشەکە بە خەفیفی دەگرێت زۆر گوێی ناداتێ بەڵام دەیگوازێتەوە بۆ خەڵکی تر بەڵام هەشە ترسی هەیە و دەزانی خۆی بڵین یەک لەو ئامانجەیە کە ڤایرۆسەکە ڕەنگە تووشی داویشی بڵین نەخۆشیی توودی بکە هەشە زۆر شارەزایە بەڵام سێژەکەی ئێستا لە ناو شارەزایەکانیش و لە ناو توێژی تێگەیشتوەکەش خاوبوونەوەیەک هەیە لەوەی کە بێزار بوون یان زۆری خایان هەندێک عادەتی خراپیش هەیە بە درەنگەوە کە فێری دەبی ئاسان نییە بۆ هەموو دەمبیر لە میکرۆبەکە و لە مۆلکیولەکانی بکەوە من خەڵکم دیوە لە هەرە تێگەیشتوەکانە لەسەر تەلەڤیزیۆنی بە قسەش دەکا بۆ خەڵک کەوا چۆن پابند بن کاتێک سیرێکی خۆی کە لە جادە دڕوا ماسکی پێ کە دەستە ناو ماڵەوە لەگەر خەڵک دانیشی ماسکەی دادەکەنی قەینا لەگەر ماڵی خۆت بەڵام لەگەر دۆست و برادریش دای دەکەنێ لە کاتی ناخواردن و داوەت و داوەتکاری لە بینی دەکا کە ئەو بڵین دڵۆپی ڤایرۆسەکە لە دەمی دەڕوە تەنانەت من خەڵکم دیوە لە مەجلیسی خۆمان دەمێک باسی کۆڤیدمان کردو ئەو جا کەوچکی دەمی لە ناو ئەو قاپەداناوە کە لە ناوەڕاستی هەمووان بوو بەبێ ئەوەی کەسیش ئاگای بیا خۆی ئاگای بی کەمە ڕاستە و خۆ گواستنەوەیە ئەو عادەتانە عادەتی کۆنی کوردەواریە دەبێ هەموو دەم لە بیرت بێت تەرچیکەی بەڵام ئاسان نییە جا بۆیە ئەگە ئەو کەسی کە هۆشیاریشی دەکەی پابندی شەو زیرەکی شەو تێگەیوە لە بیری دەچێت ئاسان نییە جا یەکەم جار پابندبوون شتێکە بەردەوامیدان بە پابندبوون شتێکی ترە ئەوەی کێمەستا بەدیرەکەین لە ناو کۆمەلگامان ئاستی هۆشیاریان لە ناکاو لە مانجی 3 و 4 و 5 ئەوەندە بەرز بووە هەموو کەس تەنانەت لە سروشتی میکرۆبەکەش تێگەی بەڵام ئەوەی کە دواتر ڕوویدا ئەوە بوو خەڵک لە بێزاریانی وا هەبوو کۆڵیدا ئیواش هەبوو پێی نەکرا جا ئێمە ناتوانین بڵێ خەڵک خەمساردە تەنانەت حکوومەتی ژەگەر بۆ ملاحەزەی بکەیت ئەو ڕێکارانی بیدایەت گرتی ئەو تعاونی خەڵک هەیە بوو لەگەر حکوومەت ئەو توانایی کەەوە کۆنتترۆلی نەخۆشەکەی کرا
سیدەکە هەردوو لا دوای ئەوە مەجبور بن تعامل لەگەر واقع بکەن و وردە کێشەتریش لەگەڵ خۆی هێنان. جا ئەمە معنایەوە نییە واز بێنین، معنایەوە نییە بەردەوام بین لە حالەتە، دەبێ شتێکی نوێ بدۆزینەوە، اختراعی نوێ بکەین، ئەویش ئەوەیە چۆن ئەو گوڕەدیسان بدەینەوە بە کۆمەلگا کە سەر لە نوێ خۆی پارێزێ و بە دوو ڕێکارەکان بکەوی لەگەر ئەو هەموو تێگەشتنی کە ئێستا دەستی کەوتووە. پێویستیمان بەوەیەکەوە خەڵکانی پسپۆر، خەڵکی ئەتیادی، حکوومەت ئەوانە هەمووی بەیەکەوە بەردەوام لە دۆزینەوەی ئەو ڕێکارە نوێیانن کەوا بەردەوامێتی بە پاراستن دەدا لەگەڵ ئەوەی کە نەخۆشیەکەش لەگەڵمان دەژی. جا ئێستا من لە جیاتی بەڕەش و سبی برین کۆڵ بدەین یا کۆڵ نەدەین یان پەنجەی اتهام درێژ بکەین بۆی خەتای خەڵکیان خەتای چەیە، نەخێر دەبێت ئەمە بەردەوام بیر لەو پرۆسەیە بکەینەوە کە ئەمە لەگەڵمانە و دەبێت خۆمان پارێزین و لە کۆمەلگاشدا ژمارەیەکی زۆری خەڵکی ئێستاش معڕەزە کە ڕەنگە گیان لە دەست بێت. اینجا من لەسەر ئەو بابەتەکە باسی ئەو تەعاونە دەکەی بەڕێزت پزیشکی پسپۆڕی لە بواری مایکرۆبایۆلۆژی بەڕێزت لە ڕووی سیاسیش کارت کردووە و لە ڕووی ئیداریش کارت کردووە و پێم وایە لە مەیانەیەکیش هەیە لە نێوان جەنابتان و ئەو کەسانی کە لە دەسەڵاتن لە حکوومەتدان، یعنی وەکو بڵێ قسەی جەنابەت گوێ لێ دەگیرێ. ئێستا لە پارێزگای دهۆک بە تەحدید دکتۆر نزار بەڕێوەبەری گشتی تەندروستی دهۆک پێش چەند ڕۆژێک داوای قەدەغەی هاتوچۆی کرد، یعنی لە سیاقی قسەکەیدا بەو شێوەیە بوو کە پێویستمان بۆیە لۆکداونێک بکەین. لێکدانەوەی جەنابەت بۆ ئەم داواکاریە چییە؟ ئەو گوڕخستنەوەی کە ئێمە هەموو پێکەوە ئاگامان لە خۆمان بێتەوە قەدەغەی هاتوچۆ بەشێک بەڕای تۆ پێ دوایە بەشێک بێ لەم پلانەیان نە؟ ڕاستی قەدەغەی هاتوچۆ بڕیارێکی حکومڕانیە، بریارێکی پزیشکی نییە بەتەنها و شێوازی جێبەجێکردنیشی تەنها پەیوەست بە تەندروستی و لە ئەنجامی کۆمەڵێک هەڵسەنگاندنی بەڵگەوە و لەگەر مەترسی و دەرەنجامدا بڕیاری لەسەر درێت کە کارێکی ئاسان نییە. ڕەنگە پێشتر بۆمان کرابێکەوە تەواوی دنیا کوژابووە ئەو وەختە کوردستانی ژێتوانی لە ماڵ بێ، بەڵام کە ئەو شتە ڕووی نەدا زەرەری گەورەشمان لە ڕووی اقتصادی کرد، خەڵک نەیتوانی بەردەوام بێ. ئێستا بڕیاری قەدەغەی هاتوچۆ کارێکی ئاسان نییە، بەڵام پرسیاری گەورە لە دهۆکیش دەبێ بیکەن، لە حکوومەتی هەرێمیش دەبێ بیکەن. ئەگەر ڕەچاوی قەدەغەی هاتوچۆ بکەی دەبێ بزانی بۆچی دەیکەی، هەدەفە گەورەکەت تێیدا چییە. قەدەغەی هاتوچوو بڵین کارنتینکردنی خەڵک بۆ ئەوە نییە ڕێبگری لە تەشانەکردنی پەتایەکە و دوای بنبڕی بکەی و دوای نەجاتت بێ، بۆ ئەو دروست نەکراوە. وەکو پاکردنەوەیەک نییە، پاکردنەوە نییە، پاکەکەمە و دوای یەک سەبەبی گەورە هەیە. ئەگەر ژمارەی نەخۆشخانەکان و توانای نەخۆشخانەکانت بۆ ئیستیقبالی ئەو نەخۆشە خەتەرانەی کە هەنە، نەک هەموو نەخۆشەکان، ئەو نەخۆشە خەتەرانەیەتە، ئەگەر توانایەکە لێ دەرچوو تحملی سیستم تحملی نەما، خەڵکەکی زۆر بە سەبەبی ئەوە مرد کە نەخۆشخانەی دەستناکەوی، ئەلەوێت وڵات شار دەکوژێنیەوە. شار بۆ ناکوژێنیەوە کە ئێمڕۆکە 2000 کەس نەخۆش بووە، ئەمە بۆ دایناخی چونکە لەو 2000 1990 بە سەلامەتی لێ دەرەچێ بۆتە پەتایەکی ئەتیادی، جاحێرەکان مشکلیان نییە، ئەوانەی کە قوەی ئینتاجیان هەیە و بازار دەبن بڕێەوە وڵات ژێوی ژیان ڕسق دێنن بۆ ماڵەوە، ئەوانە توانن بەردەوام بن بۆ هینیان لێدا بخرێ. کەوا تۆ یەکەم شت دەبی سێری نەخۆشخانەکانت کرد بزانی ئایا ئەو پێدوانێت دکتۆر نزاریش هەر بۆ هۆکارەوەیت بێت، ینی لۆدەکەیان ئەوەندە لەسەر بێ نەتوانن لە ناو نەخۆشخانە. خۆی یەکێک لە سڕەکانی سەرکەوتن و بەسەر ئەو پەتایە ئەوەیە کە تۆ دەبێت چەندە خۆی دەڵێ هێشتا پڕ نەبوو، ینی دەڵێ خەستخانەکانمان پڕ نەبوو. خۆی ئەگەر پڕبوو معنەکە لە کارترازایە، ئەو وەختی کە پڕبوو معنایەوەیە بەوە ڕناگەی خەڵکەکی زۆر ڕزگارکەی ژیانیان ڕزگارکەی. لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو تەبەن ئەو ژمارە نەخۆشخانەی کە ئێستا هەیە زۆربیان تەرخان کراون بۆ کۆڤید، یعنی دەتوانی برەی توانای وەرگرتنی نەخۆشی لەو نەخۆشخانانە بۆ پەتای کۆرۆنا زیاد کراوە. بەچی زیاد کراوە؟ ژمارەی نەخۆشخانە زیاد نەکراوە، بەڵام نەخۆشەکانی تر نابیرێن، هەرچی سەریر هەیە هەمووی تەرخان کراوە، هەرچی دکتۆرە ئێستا هەمووی خەبیرە لە علاجکردنی کۆرۆنا، معناوێت و توانات زیاد کرد. بەڵام لەگەر ئەوەشدا ئەو هەموو توانای زیادە بەشی ئەوە ناکە ئەگەر کوردستان لە ناکاو پەتایەکە زیاد بوو بڵین ژمارەکەی لە ڕادەیەک دەرچوو کە نەخۆشخانەکان غەرق بکەن. جا لێرە حکوومەت دەبێ خەڵکیش پرسیاری یەکەم ئەوە بکە ئایا ئێمە گەیشتینە ئەوەی
نەخۆشخانەکانمان لەسەری بڕژێ خەڵک بمرێ بەسەر ببێەوەی کە سەریری دەستناکەویاننا پارێزگاری دهۆ سیستمی تەندروستی بەرپرسەکان پێش ئەوەی خەستەخانەکان پڕبن و لەسەری بڕژێ دەبێ هەست پێ بکەن و بزانن پلانی بۆ دابنن ئیجراعاتی بۆ بکەن جا لە بینی کەرنتین و داخستنی شار و لە بینی کرانەوەی ئازاد مەسافەیەکی درێژ هەیە کۆمەڵێک ڕێکاری تر هەیە دەگیرێتە بەر مەرج نییە ئەتوو لە هیچەوە بچی بۆ هەموو شتێک یان لە کرانەوەی تەواوە بچی بۆ داخستن بۆیە مەسلەی داخستنی یان ڕێکاری بڵێن توندی وەکو هاتو چوو کەرنتینەکردن ئەوە ئاخر شتەکە دەستی پێ دەگری و ئیمڕۆ ئەگەر یەکەم شتیش پەنا ببەی بۆ ئەوە ڕەنگە سەر ناکەوێت خەڵک تی ناگا لە بەرچی ئەو شتە دەکەی وەختێک کە خۆی توانێت تەحملی نەتایجەکانی بکە جا لێرە دایما لەو دەمانگە فێری زۆر شت بووین یەکەمیان بەرپرسیارەتی خۆ بەڕێوەبردن و خۆ عیلاجکردن دراوە بە خەڵک ئێستا وردە وردە خۆی لە ماڵی خۆی بەشێکی زۆری قورسایەکەی لە خۆ گرتووە جاران نەخۆش هەمووی هەر بۆنی بڵین تستی لێ هات وایە یان بۆنی یەک نەخۆشی تای لێ وایە خەسەخانەکان پڕ دەبوون لە بە گومان لێکردن لە کۆرۆنا ئێستا ئەگەر حاڵەتی خەتەر نەبی ناچی جەمانایکی خەڵک کۆمەلگا قورسایە زۆرەکەی وەرگرتووە کەواتە لێرە دەبێت تەعاونێکی نوێ دەست پێ بکەینەوە پێشەوەی لەجوء بینە سەر دوایین ڕێکار ینی یەکسەر نا بە قۆناغ بە قۆناغ دەست خۆش بێت زانیێرەکان زۆر بەسوودن تەوەری گرنگ و پرسیاری گرنگتریشم ماوە بەس هاوکارانم گرافیکێکیان حاضر کردووە لەسەر ئەو پابلیک فیگەرانی یان ئەو کەسایەتیانی کە لە جیهاندا ناسراون و تووشی کۆڕۆنا بوون مەبەستیشمان زیاتر لەوە بە ڕوخسەتی جەنابەت زیاتر کە لەوانەیە ئەو ڕێکار و شێواز و دەور و بەرانە و ئەو میکانیزمانی کە ئەوان ڕۆژەکانیان و ئۆفیسەکانیان پێبڕێ کردووە لە چاو ئێمەمانانە ئەوەنە بەرکەوتیان لەگەڵ بۆ نمونە کەسێک لەوانی کە ئێستا ناوێن دێنی لەوانەیە کەم تا زۆر نەچوو بێتنە مارکێتێکەوە شتێک بکڕن لەوانی ئەوانی کە هاوکاریانن ئەو ئیشانیان بۆ کرد بێ کەسێک لەوانە بۆ نمونە تیاندا هەیە بە فڕۆکەی تایبەتی خۆی هاتوچووەکە و بەرکەوتنی نییە لەگەڵ خەڵکانی ئاسایی کەچی تەماشاکەی لە کۆتاییدا هەر توش بوون ئەوانی کە ئەگەر ئەوەیەکی بڵین مێژووی لەگەڵ سەرهەڵدانی ئەم پەتایەوە باس بکەین بۆمان دەرەکەوێت کە ژمارەکان ئەم ژمارانی کە ئێستا لێرە ئاماژەی پێکراوە تاوان زۆر زیاترن یان ئەتوانین بڵین هیچ نەبێت زیاترن ئەگەر زۆر زیاتریش نەبێت 34 ملیۆن کەس تا ئێستا ینی زیاتر لە 34 ملیۆن کەس لە سەرتاپای جیهان توش بووە بەداخەوە 1 ملیۆن کەسیش بەم ڤایرەسە مردووە لەناو ئەمانەیە کە ئێمە مەبەستمان لێرە جیاکردنەوەی ئەو کەسانە تەنها بۆ خاڵێک دەگەڕێنینەوە کە ئەم پەتایە وەکو جەنابی پرۆفیسۆریش تازە ئاماژەی پێکرد ئێمەی دەستکەوتووە 7 میلیارد کەسی دەستکەوتووە بۆ خۆی لەم بازەیە بۆ ئەوەی تر و بەردەوامیشە لە بڵاو بوونەوە و دوای ئەوە باسی ئەوژەکەین حەزم لێ پرسیار لەسەر ڤاکسینیش و لەسەر چارەسەریش بکەین بزانین بە چی گەیشتووە قسەی زیاتریان لەسەر دەکەین ئەوانی کە لە مانگی سێ ئەم خانمە کە خانمی یەکەمی یان بڵین خانمی سەرۆک وەزیرانی کەنەدایە سۆفیا ترۆدۆ ئەو یەکێک بوو لەوانەی کە لە سەرەتاوە تووشی پەتاکە بوو بەڵام چاک بوونەتەوە بەڵام ڤایرەسەکە گەیشتە ناو خێزانی سەرۆک وەزیرانی کەنەدا و خێزانەکەی لە 12 سێ تووشی ئەم ڤایرەسە بوو ئەلبرت ئەلێکساندەر شازادەی مۆناکۆیە یەکێکە لەو بڵین شانشینانەیان ئەو مەملەکەتانەی کە لە فڕەنسان ئەویش بە هەمان شێوە لە مانگی سێ توش بوو ئەویش تووشی ڤایرەسەکە بوو کە لەگەڵ یا شازادەیەکی تریش هەبوو کە چارلز فیلیپە شازادەی وێڵز بە هەمان شێوە لە مانگی سێ توش بوون ئەمانە تەنانەت شێوازی ژیانیان بە تایبەتی جەناب لەوانێ باشتر بزانین کاکتۆر شێوازی ژیان و مامەڵەکردن لەگەڵ خانەوادەی پاشایی بەریتانیا هەموو شتێکیان بە حساب و کتابە تەنانەت ئەو کەسانی کە لە کاتی ئاسایش دەچێتە ناو پاڵاسەکەیانەوە بە هەموو شێوەیەک مامەڵەیەکی تایبەتیان لەگەڵ دەکرێت بەڵام ڤایرەسەکە پێیان گەیشت بە هەمان شێوە ئەمانە بەستە لە بیدایەت مانگی سێوە ئەکتەرێکی خوێنشیرینی ناسراوی جیهانی کە ئیش تۆم هانکسە لە مانگی سێ لە ناکاو لە سوۆسیال میدیای خۆی بڵاوی کردەوتی من لە ئەکاونتی خۆی بڵاوی کردوتی منیش توش بووم خێزانەکەشم توش بووە بەڵام وا هێواش هێواش چارە سەر وەردەگرین خۆمان کوارنتین کردووە لە ماڵەوە ماوینەتەوە هەرچەندە ئەو کاتە لە ڕووی تێگەیشتن لە ڤایرەسەکە و شێوازی چارەسەرەکان لە بەرەوەی سەرەتا بوو
وەکو پێویست نەبوو بەڵام ئەمانە لێ قوتار بوون. ئەندریا پۆچێلی کەسێکی ناسراوی ئیتالی کە بۆ بەناوبانگە کە گۆرانی ئۆپێرا دەڵێ و دڵی چەندین هەواداری خۆی بە بەردەوام خۆش دەکا بە هەمان شێوە تووشی ڤایرەسەکە بوو و سەرۆک وەزیرانی بریتانیا لە مانگی 4 هاتە ڕیزەوە و ئەعلانی کرد کە توش بووە و چەند ڤیددیۆیەکیشی کردو کۆکەیەکی زۆریشی هەبوو پاشان فترەیەک ماوەی هەفتەیەکیش لە یەک لە نەخۆشخانەکانی لندن بوو ئەوش چارەسەری وەرگرت و هاتەوە ئەم یەکێک لەو کەسانە بوو کە لەگەڵ ئەوە بوو ئەبێ نەخۆشیەکە بڵاو بێتەوە و هیچ لۆکداون و شت نەبێ وتی چاوەڕێی لە دەستدانی ئازیزانتان بن ئەوە یەک لە وابزان و قسەکانێتی وەنیە کاکتۆر کە لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکەوە خۆی یەشێک بوو لەوانە کە توش بوو. بۆلسۆنارۆ سەرۆکی برازیلە بە هەمان شێوە ئەویش تووشی ڤایرەسەکە بوو لە مانگی حوت ینی لە هاویندا توش بوو. هونەرمەندێکی هیندیە زۆربەی زۆری هاوڵاتیانی خۆمان سەرسامن بە ئەدایی و بە تایبەتی لە کۆتایی هەشتاکان و نەوەتەکان هەوادارێکی زۆری هەبوو لە وڵاتی خۆمان بە هەمان شێوە ئەمیتا باجان و خۆی و کوڕەکەی تووشی ڤایرەسەکە بوو تەمەنیش 1970 ساڵەکە ینی توانی لە ڤایرەسەکە نەجاتی بێ. ڕۆبرت ئۆبراین یەک لەو ڕاوێژکارانەی سەرۆک ترامپ دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بوو کە ئەو ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەییە پێم وا بێ یەکسەر کاتێک کە ئەو توش بوو مەترسیەکی زۆر لەسەر دۆناڵد ترامپ دروست بوو چونکە ئەمانە ڕۆژانە دیارە یەکتریە بینن لە ئۆڤال ئۆفیس لە شوێنە تایبەتەکانی کە کۆبوونەوەکانی تێدا دەکەن بە هەمان شێوە ئەو کاتە یەکسەر بەپەلە پشکنینیان بۆ دۆناڵد ترامپ کرد بزانن خۆی و خێزانەکەی مایک پێنسی جێگرەکەی بزانن توش بووە بێگومان دەرهاویشتەی توشبوونی سەرۆکی وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی سیاسی و ئابووری لە هەموو جیهاندا دەرهاویشتەیە بێ کە ئێستا دێنێ سەر باسی خودی سەرۆکی وڵاتەکەش ئەمانش هەوادارێکی زۆریان هەیە لە بواری سینەمایە کە ئەکتەری بەناوبانگن دواین جۆنسن ئەنتۆنیۆ باندێراس فیلمی زۆڕۆی هەیە وابزانم ڕۆبرت پاتینسن کە ئەمە فیلمی توایلایت و بەشەکانی پێکەوە ئێستا بەتەمایە فیلمی باتمان ئەم ڕۆڵی سەرەکی تێدا بمێنێ دەڕۆکیش ئەوە بەناوبانگە بە ماسوولکە گەورەکانی و بە لێ خوڕینە سەرسامهێنەر و هەندێک فیلمی کۆمیدیشی هەیە پێم وابێ ئەمان لە مانجینۆ توش بوون ئەوەی کە ئێستا لە شاشەکان و لە زۆربەی میدیاکان باسی لێوە دەکرێت سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە ڕۆژی هەینی واتە دوێنێ 2 ئۆکتۆبر خۆی و بڵین ئۆفیسەکەی بڵاویان کردەوە کە خۆی و میلانیای خێزانی تووشی ڤایرەسەکە بوون تووشی کۆرۆنای نوێ بوون یەکەم جار وتیان ئەوان بەس لە کۆشکی سپێمێننەوە چاودێری دەکرێن پشکنینەکانە هاتن جێگرەکەی و خێزانی جێگرەکەی و ئەوانی کە نزیکن لەیانەوە پشکنینیان بۆ کرا دەرچوو خۆی و میلانیان نەبێ ئەوانی تر سەلامەتن جێگرەکەی ئەتوانێ لەناو ئۆفیس بمێنێتەوە پاشان بڕیاریاندا کە بە کۆپتەرێکی تایبەت بیگوازنەوە بۆ نەخۆشخانەیەک بۆ چارەسەرکردن هەرچەندە لە سۆشیال میدیا و خەڵکێکی زۆر لە ئەحواڵی ئیڤانکای کچیانە پرسی کاکتۆر بزانن نەوەکو ئەویش توش بوێ بەڵام تا ئێستا هیچ هەواڵێک نییە لەسەر ئەو بە شێوەیەکی گشتی دۆناڵد ترامپ پێویستی لە ئێستا پێویستی بە ئۆکسسیجین نییە چارەسەر وەردەگرێت پرۆتۆکۆڵێکیان ئەمڕۆ ئیعلان کرده بوو پێم باشە لەسەر پرۆتۆکۆڵەکە و لەسەر دۆخی ئەمریکا و لەسەر توشبوونی سەرۆکی ئەو وڵاتە دکتۆر جەگەر جاسم وەربگرین بە ئیزنی جەنابەت کە ئەو پرۆفیسۆری یاریدە دەرەوە و ڕاستەوخۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەگەڵمانە دکتۆر جان ئێوارە باش زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لە کۆڤید-19 دەتبینمەوە دنیا هەمووی باسی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکا حاڵ و دەنگ و باسی چییە ئەو پرۆتۆکۆلە کە بەکار هاتۆ بۆ چارەسەرکردنی ئایا ئەو لە چ دۆخێکدا لە دۆخی توشبوونی سووک یان مامناوەند یان وەکو چۆنڵێن مەترسناک نییە حەزمان لێ لەگەڵ جەنابی پرۆفیسۆر دکتۆر دلاوەر عەلادین جۆمان لە وەڵامی پرسیارەکە بێ لەلایەن جەنابتەوە.
زور سپاس دکتۆر هەیە سلااف بوویتەوە سلااف بۆ دکتۆر دلاور عەلا الدین و سلااف بۆ هەمی کارمەندین کوردستان 24 بینەرە تێژە سپاس بۆ تۆ. پاستی دۆناڵد ترامپ متوقع بوو تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببیتن چونکی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەر دەستپێکی ڕاستی استیخفاف و استیهانە وەبایە کۆرۆنایەت کرد حتى بري وباء كورونا جيل 2017 سنتري خو برهفيكرينش بو وبايان بو برنغاريا وبايان انكو emergency preparedness center ابي اوباما يشكري دونالد ترامبي او كوميتا او سنتر هميلا غو كربو والدسبيكا وباء جي دما يشتا وباء الصيني هي واوروبا هي دونالد ترامب الجوتي اسبورناك مباب جهه امريكا وباء نه خطر ونه متسيدر ونه كوجاكا ودما جهشتي امريكا المانجي دونالد ترامب كوتي افوا بايد المانجي بينج ديال ججنا ايستري تشيتن ودما وباء تنتر لهات الامريكا الهيفا بينج 2020 قلت يا بيتن وقت هافين دهتن وبلا جرمي برز بيتن دي وباء كمتر لهتن ديسا افشن دتشينا بويا والمانجي نه دونالد ترامب چندین کومبین و جوین کرینا و هر واسه چندین کمپین کرینا الجهن گشتی و پزارها مروفان آماده بونا ادوان کمپینا دا و به ماسک اب کار بینن حتی بری 5 روزه دونالد ترامپ غلطه اب جو بايدن كيرونت گوته اس نظام بوشي دائما مستمر تو ماسکی بکار تینیم اما بویا اگر هندك و افرو دونالد ترامپ توشي فيروس كورونا بویا و هش کسن دی خلقا ان كنت حلقات نزيكا دونالد ترامپ دا توشي فيروس كورونا بونا كو همي اشبارتا كومارا امريكينا كو هميان باوري ماسكانا بويا و هروسان بيجري ابريل ماين تندرستينا كريا برو دونالد ترامپ هاتيا روانا كرن بو خستخانه والتر ريد ميديكال سنتر و تيتا چارا سر كرن شلاي بسپورن جونز هوبكنز و والتر ريد ميديكال سنتر تانو كا ديف دنگو باسان وضع سروكي امريكي باشا يجيجيرا و جور اصاباويد بجني اصابه مايلد انكو يا سوكايا يا سيفيكا لی دو مترسیه نسر جانا سروکی امریکی یکیش وان جیوی 74 ساله و مترسیه دویجی وزنوی گلکه تقریبا 130 کیلو وزنوینه و دیار بویا که افکسن که وزنوان زیده و جیوان زیده بتر مترسیه یا سر جانا وان لیتانو که میلانیا و دونالد ترامپ وضع وان یجی گیره زۆر باشە بێگومان کە ئێمە ئەوها پرسیارە دەکەین کاکتۆر دکتۆر جەگەر لەبەر ئەوەیە کە بێگومان بەس لەگەڵ توشببوونی کاریگەری هەبوو لە ڕووی ئابوووریەوە لەسەر نرخی نەوت و لەسەر سیاسەتی بڵین بە شێوەیەکی گشتی وڵاتەکان لەناو لە پانتایی هەموو جیهاندا من بێجگە لەوەش کە ئێستا بانگەشەی هەڵبژاردنەوە و بەرەو نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا و تەنانەت خەڵکانێک هەبوو پێیان وا بوو دۆناڵد ترامپ ئەمە دەیکا لەوانەیە مجرد شۆیەک بێ بێوێ مەسەلەن کەسانێک هەبن وانە عەتفی خۆیان بۆ خۆی ڕاکێشێ پرسیارەکەی من ئەوەیە دکتۆر جەگەر دۆناڵد ترامپ ئەم هەموو قسانەی کرد لە بیدایەتەوە کەوتی وەکو خۆی ئاماژە پێکرد یەکی 5 تا بێ و نازانم چی کە کاریگەری دەبوو لەسەر خەڵکی ئاسایی کاریگەری هەبوو لەسەر دامەزراوە تەندروستی و توێژینەوەکانی ناو ئەمریکایان ئەوان لە جوهد و شتی خۆیان ئاعتیماد لەسەر قسەی سیاسیەکان ناکەن نەخێرنا سنتەرن زانستیین ئەمریکی کاری خۆدیکەن و دۆناڵد ترامپ چجا نەبووە ژێدەرێکی باوەرپێگیری پێزانینە زانستی بۆ دکتۆران من دەمێ دەستپێکە وەبای ئەس جۆنز هۆپکینز بووم و شێوەیەکی بەردەوام کاری خۆد کرد و هەروەسان خەلکێکی زاناژی یە مثقف باوەری ترامپی نەبوو لێ دیسان قاعدەکە جەماهێریە هەی ترامپی پترش تقریبا 45% ئەمریکیا باوەریە ترامپی هەیە و ئەخفنێت ترامپی هەیە هەروەسان گەلێک جار حتی کوردستانێژی من هەڤاڵ هەبوون دە پرسیارکەن دەبێژم پا سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپی گوتیە دێ هەیڤە 5 خلاص بیتن و بیتن ماسک فایدە نەبن حتی جارێکی گوتیە تێڤێت کلۆروکسێ ئەف مادە قاسڕی فاسێ ئەکە ئەم کار بینین بۆ نساخێن کۆرۆنای کۆدی چاوە بیتن یعنی مەسەجن ترامپش دەستپێکی حتا نوکە مەسەجت خەلت بوونە و بوی اگر هندک و جانا گلک خلکی دای مترسیه دا و هر وصان یا دیار بوی که نوکه 33 ولایت امریکی جارا کادی
كورونا لزفريا وبترش 4000 حالات تنتو ماركرن وبرا بترش حالات وان جوهانا افن كامبين ترامب اللي هاتينا كيرن وترامب كامبين هذا بشواكي واضح قوتي فيروس كما ترسلين سجانا خلكي وماسك جي تجرينك نينا خالق ديبو مديار كيتن دكتور هاس تجربة أمريكي ديار كيتن كو تش حكومات نشن سردارية ديال فيروس كورونا بكن اگر خلق يبيجير نبيت اگر خلق بابنت نبيتن تش حكومات تش سياسات نشن سيطرة سر فيروس كورونا بكن جبر هندي ما دو ستيك هولدرات جالك تجرينجتين ما دو جهاتين اكشوا جهات حكومية اكيد الجهات الشعبية هي خلقية قالك بيجن هكر حكومات رابطة بجرتنا جهن جشتي بشواكي كامل هندك بيجن نخر تفيتن ام بتر ازادي بين خلكك وخلكك بيجير بيتن وماسكاب كاربينيتن ما دو مدرسة فكريتين لديار بيتن تجربة كردستان يجي وتجربة امريكا جي اگر هر دو كارت بيج و ايش نكن وكار نكن زور زحمة فيروس كورونا بهتا انا فوبا بهتا كونتين من كيرن وسيطرة كيرن كنترول كيرن والله داس خوش دكتور جگر دكتور لهور يعني قصي جنابي اشتم جولي بلا سر او بابتا پتای کۆڕۆنا کە هات هەم سیاسیەکی وەکو ترامپ و هەم لە ئاستی وڵاتی جیاواز تەنانەت شەڕە سیاسیە کۆنەکانی خۆشیان پێکرد و لەناو خۆشمانە دەبینین کۆمەڵێک کەس ئەسپی خۆی تێدا تاودە تەنانەت لەوانەیە بەشێکی ئەو کەسانش بن کە پەیوەستن بە چارەسەرکردن لەناو پزیشکان و ئەوانە باشە کۆڕۆنا بۆ وای لێ هات کە ئەم هەموو کەسە بتوانێت قسەی تێدا بکە بۆ هەندێک کەس بەبێتەمایی دەرکەوتن و خۆناساندن و بۆ هەندێک کەسیش بەبێتەمایی ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک و بەلە ڕێدابردن و هەروەها واشی لێبێت لە کۆمەڵگایەکی وەکو ئێمەیە چەندین نەوە گایدلاین و چارەسەرکردنی بینی بێگومان ئەو پەتا قەیرانە هەموو قەیرانێکیش دەرفەتە و خەتەریشە بۆ سیاسەتمەداران بۆ خەڵکی دەسەڵات بۆ خەڵکی خاوەن ئەجەندا هەموو وەختێک قەیران مای ئەوەیە بەکار بێ بۆ خزمەتکردنی ئەجندا ئەو پەتە ئەوەندە گەورەیە کەوا کاریگەری لایەنی اقتصادی هەیە لایەنی سیاسی هەیە لایەنی ئەمنی هەیە ئەگەر بیرت بێ لە بدایەت کە دنیا کوژابەوە تقریبا هەموو ئەجندەیەکی سیاسی و ئەمنی لەو عێراق و لەو شەرقەسەتە تەجیل کرا جا وەختێک کە تونند و تیژەکان هەمووی تەجیل کرا چونکە تێرۆریستەکەش ترسی هەبوو لە ژیانی خۆی ئەو جا خەڵکی ئاسایش جا ئەو نوع قەیرانە هەمەتەوەرە کە لە هەموو لایەکەوە کاریگەری لەسەر ژیان و کۆمەلگا هەیە توانای ئەوەش هەیە بەکار بێ بۆ ئەجندا و جا لێرەدا خەڵک سیاسەتمەدار سەیری دوای قەیران دەکات چەند ئیستفادەی لێ بکە ئەو قەیرانە ئەو دەرفەتەی کە بۆ دێت چۆن بیخواستەوە کە گەورەترین ئیستفادەی لێ بکات لە جیاتی گەورەترین زەرەری لێ بکات جا ئەو حالەتێش بڵین زۆر ئاسایی و سروشتیە کە لە وڵاتانی دەرەوە ئیعلامیش ئەوڕۆ دەبینێ ئەو جا هەڵبژاردنەکانیش بەردەوام بوون و تەجیل نەکران بۆی ئەمە وەکو بڵین سوتەمەنیەکە بۆ هەموو ئەو ململانە سیاسیانەی کە دێن ئاراوە چونکە خەڵکی ئاسایش سەیری میدیا دەکا میدیاش تحریک کراوە بە لایەنی ئەو کەسێک کە دەیەوێت ئەجندایەکەی اختطاف بکە بۆیە بەلای زۆر کەسەوە گرنگ نییە کە ڕێیەکەی دێدا پسپۆرانەیە زانستیە یان نا ئەو هەدەفێکی هەیە ئێستا ترامپ زۆر جار قسەی دەکرد هێشتا ڕاوێژی نەکردبوو بە کەس بە عکسی ڕاوێژەکانیشی بوو بە عکسی هەموو ئەو پزیشک و مؤسسە طبیانە بوو کە لە وڵاتی خۆی هەبوون بەڵام هەردەشی کرد و استمراریشی دەکرد چونکە لە خزمەتی ئەجندای بوو جا ئەو کورتبین بوو تەنانەت درێژبینەکانیش هەوڵیانەدا کە بە پێچوانەی ئەو کار بکەن بۆ مەبەستی سیاسی خۆیان جامە زۆر ئاساییە لە یاری سیاسیدا قەیرانی وا گەورە دەرفەتە بۆ هەندێک و مەترسی شەبوانی تر لێرە هاوڵاتیە بێت چۆن مامەڵە بکە لە حاڵەتێکی وایە مەسەلەن کەسێکی ئەمریکی بێیان کەسێک بێ لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیش بێ ینی چۆن نەکەوێتە ئەو داوەوە ینی هەموو ئەم شتانی کە باز دەکرێت هەر کەسێک بێ وەکو عەرەبوتەنی یەحول و دوونە ئەوەی کە تۆ ماسکەکەت نەبەستی یان بە قسەی ئەو بکەی یان گوێ لە قسەی یەکێکی وەکو جەنابەت یان دکتۆر جەگەر بگرێ باشتر کێشەی هاوڵاتی ئاسایی لەوەدایە لەو کلێنانە لە یەکێک دەگەڕێ متمانەی هەبی پێی کەلیمەی تراست کەلیمەی متمانە سیستمی ئەمریکی بۆ نمونە سیستمی ئەوروپی شتێکی وایان کردووە کە هاوڵاتی متمانەی بە مؤسساتی دەوڵەت هەبی ئەگەر متمانەی بە سیاسەتمەداریش نەمێنێ ئەو متمانەی کە ترامپ لە دەستی داوە تەنانەت مۆزەفەکانی ژێر دەستی خۆی فاوچی بۆ نمونە لە دەستی نەدا
چونکە ئەمانە بڵین بەهای یان قیمەتی ئەو ترستە زۆر گەورەتر دەزانن لە مۆدای درێژدا. هەوڵاتی زیاتر گوێ لە زانستەکە دەگری لە بەڵگە دەگری کە وەختێک کە قسەکان هەڵدەسەنجێنی بەڵگەکان هەڵدەسەنجێنی بە وولاییدا دەشکێنی کە متمانەی پێەیە ئەوجا ئەو متمانە دروستکردنە بە شەو ڕۆژێک نایە بەڵام لەگەر ئەوەشدا وەختێک کە خاوەن ئەجێندا کەناڵی میدیا کەشت و بڵین منبەرەکان هەموو بەکاردێنێ بۆ بەرژەوەندی خۆی لە دقەی خۆی دەیەوێت دەست بۆشێنێ بەڵام خەڵکو و بڵین هەوڵاتی بێ یان ئەوانەی کە بە دوای زان ڕاستیەکان دەگەڕن لەوە دەگەڕن کە متمانیان پێە. ئێستا بای ئەوەندە ڕاوێژ و ڕێنمایی پڕ لە متمانە لە ئارادایە بۆی هاوڵاتی پەنای بۆ بەرێ بۆیە زۆر گرنگە هاوڵاتیش سەرچاوەکانی زانیاری هەر لە فەیسبوک و لە تویتەر و لەو شتانە نەبێ بە دوای ئەو کەسە بکەوێت کە خۆی حەزی پێ دەکا بەڵکو بە دوای ئەو لایەنە بێت کە متمانەی پێ دەکا. دەست خۆش بێت دکتۆرجان دێنە سەر بابەتێکی زۆر گرنگ حەزم لە یەکەم جار لە دکتۆر جەگەری بپرسم چکە ئەویشمان لە وابزانم لە وەختی ئیسراحەت و پشووەکە تا بووە دکتۆر جەگەر پێچێت لە شوێنی ئیشبی نازانم باگراوندەکەم جارە لای من نەناسراوە بەس خەبەرمان بدێ لەسەر ڤاکسین چ باسە؟ بله اسمكي الكافيتيريا خستخانه يا مستشفى كولورادو ومبقوش خو تسكريا چونكه عندك نشان مجي ديار بونه سلامت ان شاء الله انجامي بشكلي نقدر شوي يعني هيش تمايتي ناخر ابرو مكريا بري ساعتك من فحص كريا هي وادارين سلامت بي مادام دقسه ما بوبك لسر فاكسين زياتر راد ناقرين با شي اسراحت كيف اشتري لا مشكلة نية مشكلة نية فاكسين أمريكي تانو كي قناغة سيدا فيس 3 دا وحتى نو كانت شو مشكلة ما ظن نبونا افيكاسيا فاكسيني دا يعني كو كاريجاريا فاكسيني دا ديارك و بيتن يا كاريجار بيتن وهروصلا جرين ترجي سلامتيا بكارينا فاكسيني دا كو سيفتيا فاكسيني دا بزيانيا فاكسيني دا ريبورتا كانت يدري خستن بري 4-5 روجاكان كو بريليمينري داتانا كو داتا دسبيكينا يت ترايل امريكيه يا شركه موديرنا كو تيدا تشاف بكفتن يل چند كسكا كيريا كو فولنتير بونا تاقي كيرنا فاكسيني دال امريكا وديار بو يكو هميشوان تقريبا صد شوان بوما روجاكي هندك تابو تشد بن تايت صار وتايت جرم هندك شوان لشوانت ايشيتن يعني وكي ايشك فيروسيه بسيط دفتشيت بيتن بو بس يك روج وبشتينجي همي زفرنا سجونا خويا سروشتيفا وتش مشكله بو تشينا بن شو اريشه بو تشينا بن هذا بالنسبه فاكسين امريكي وهر دي سانجي ام بيجين دي مايكا 2020 الدسبيكا 2021 بيتن يبردست بيتن وبيت دابشكرن سر هولتين امريكا وربصن جهانجي نسبتي فاكسين روسي ديسان مباوري بينينا چونكي فاكسين روسي بس فيزي ايكي درباز بويا وتهاتي تاقي كيرن سر حفتي مروفان بتنه وافشان دانا بيتجه هندك ومباوري بيها بيتنو ام كاربين سر مليون مروفان مليونها مروفان سرانسر جهاني بي ام تاكيد بكانكو تماما يبزيانا وهروصلا بيتن جي الديف نافي فاكسين جي فاكسين كي سياسي بويا نافيكي سبوتنيك وكي مسج كي ابو امريكا وام ديسان جاركا دي تشاوما الفضاء ما بري ورا كيربو صارت بنجيا ما محطه سبوتنيك دابو كاري افريكا جي ديسان بوار تندرستي جدا ما سباق دامت فايده بوي بريكان دامت فايده بوي وما فاكسين كي داري خستي وحتى سفيتلانا كنت بيتا سروكا باش ايشن فاجر روسيا قلت راسم بواري فاكسين بخونينا نسبتي فاكسين بريطانيا دكتور دلاور احتمال بتر معلومات بس ديار بتنكو فاكسين اوكسفورد استرازينكا هاتي راوستاندن بمواكي نديار چونكي كسك شوان افين بجدار التاقي كرنيدا نوعك مضاعفات بوتشويات بجني ترانسفيرس مايلايتس كو مضاعفاتك مناعيه يا برجريه وتدا افكسن توش بنا في شيء آريشة بوشت بين الحبل الشوكي ده و بيتن اجري فاكسيني بيتن بيجي نا اجري فاكسيني بيتن شبه هندك جهات ولايان بلايان شويه ويري الجهات المحايده تشوين لتاكيد كان هالعجبا اف مضاعفاتها فاكسينيا انجي مضاعفاتها قضيه علاقه بفاكسيني فانينا دكتور جەگەر زۆر سپاس دەکەین ئیشاڵات تێستەکەت نێگەتیڤ دێتەوە سپاس بۆ زانیاریەکانت
بەناوی خۆم و ستافەکەوە زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر جەگەڕێکانی کە لە کۆلۆرادۆوە لەگەڵمانە بووی هیوادارم سەلامت بی زۆر سپاس زۆر سپاس گەلێک مەمنون زۆر سپاس دکتۆرجان لەسەر ڤاکسین هیچ تەیە یان بڕۆم خێرا بڕۆمە سەر پرسیارێکی تر کەیف خۆتە بەس ئەو ڤاکسین خەڵکی بینەر ئەوداڵی خەبەرن کەی دێ و کەی دەکەوتە بازار دۆناڵد ترامپ الحاحی دەکرد کە لەو مانگەی بێتە بازار پێش هەڵبژارنەکانی وەکو کاک دکتۆر جگەریش باسی کرد پرۆسەی ڤاکسین بە گەیاندنی ڤاکسین بە خەڵک پرۆسەیەکی درێژە زۆر کورتکراوەتەوە لە ڕووی تەکنۆلۆژی بەڵام ئەوەی کە کورت ناکرێتەوە خێرا ناکرێت لایەنی سەلامەتیەکەیەتی لە بەریتانیا دوسێ ڤاکسین هەنا یەکەچیان دەرچوو یەکێک لە نەخۆشەکان ئەو بڵێ مزعفاتی گرت جا ئەو ڤاکسینی کە پێ دەڵێن ئۆکسفۆرد ئاسترازەنیکە دروستی دەکا لە بەریتانیا و ئەمریکا و بەرازیل و چەند وڵاتی تریش ئەوە لە تەجروبەدایە کە یەک نەخۆش کەوت لە بەرسەلامەتی جارێ هەمویان ڕاگرت لە مانجی 1970 ئێستا بەریتانیەکان دەستیان پێکردیە بڵێن بە تاقیکردنەوەکان بەردەوامن بەڵام لە ئەمریکا هێشتا ڕاگیراوە لە بەرازیل ڕاگیراوە معنای چی یعنی زیاترش تاخیر دەبێت خۆ ئەگەر هات و ڤاکسینەکەت چاک دەرچوو ڕەنگە لە بریتانیا لایسنسی بدەنێ و دەست پێ بکەن بەڵام ئەمریکا داتاکانیان هێشتا نوقسانە جا بۆ ئەو تاخیرشترە یعنی ئەو مەبەستت لە ئێستا حالیان لە بەریتانیا دەستیان پێکردوەوە ئەوان بەڵێ ئەوان دەستیان پێکردەوە بەس لە ئەمریکاش ئەمە وڵاتێکی جیاواز و سیستمی جیاواز دەڵێن جارێ دلیلی ترمان دەوێت سینیەکان خەریکی ڤاکسینن سێ-چوار ڤاکسینی مرەشەحی زۆر بە قووەتیان هەیە کە لە چەندین وڵاتی تر تاقییان کردەوە جا سەیریژەوەی نەخۆشیەکە لە سین سەری هەڵدا بەڵام ئەو ڤاکسینەی ئەوان دروستی دەکەن دەبێ بستە وڵاتێک کە پەتایەکەی تێدا بڵاوە وەکو ئیمارات و ئەو شوێنانە چوونە تاقی دەکەنەوە بەس دیسان چونکە معلومات زۆر نادەن معلوماتی متمانە پێکراو نادەن بە زانایانی کێشە رووسیاش هەمان کێشە نییە هەر ئەوەیە بەس هی رووسیا جیاوازە رووسیا زۆر قەتبڕ دەیکا رووسیا لێرە هەر ئەوەندە شتێکی دروست کرد لەسەر 70 کەسی تاقی کردەوە یەکسەر دەیەوە بازاری بکە تۆزێ بە عسکەرتاریەت ئەو پێشتریش کردوێتی بۆی دەستە سەرێ جا هەندێک وڵاتی هەیە وەکو بەغدا و ئەوانە مەسەلەن دەڵێ چەندین وڵاتی عەرەبی جامە هەم بزنسە هەم سیاسەتە و ئەو وڵاتانەش بە دوای دەکەون بۆکو کە بڵین ئەو مؤسساتی علمیان بە قوت نەبی سینیەکان بۆ نمونە ڤاکسینەکانیان لەوە دەچی باشبی و ڕێکارەکانی دیگرنە بەر علمیە بەڵام معلومات نادەن ئەوەندە نهێنی پەرستن بەوەی کە متمانەیەکی گەورە لە ئەوروپا و لە ئەمریکا دروست نەبوو بۆیان جا ئەگەر بلا حەزە بکەی پێشی 6 مانگ 250 تا 300 دانە لقاح کەوتە تەجروبەوە ئێستا هەفتە شتێکیان لە وعدەیان پێوە دیارە با بڵێن بەڵێنی سەر بگرێ بەڵێ بەڵام لەگەرەوەشدا ئەو 3 تا 6 مانگەی داهاتومان پێویستە بۆی بزانین کامیان هەیەە دەڵێن وڵات ڕەنگە زوو ئەمە بتوانین معلوماتەکە بڵاوکەینەوە بشی خێنە بازار هەشیانە درەنگتر ئەوەی کە جێ دڵخۆشیشە 6 کۆمپانیا هەنا کە ڤاکسینەکان دروست دەکەن ئێستا هینێکیان دروست کردووە شەبکەیە کۆنسۆرتیۆمێک اتفاقێکیان کردووە اتفاقیان زۆر گلۆبالە زۆر جیهانیە لەسەر ئەو اتفاقەیەکەوە زوو خێرای نەکەن لەسەر حسابی سەلامەتی وەکە ئامادە بوو زوو بیدەنە یەکتر و بۆ هاوڵاتیانی دنیاش ئەوەندە بە خێرایی بڵای بکەنەوە هاوکاری یەکتر بکەن و سعرەکەشی نەگەین ناو حەدەی کە چۆن چونکە هەموو دنیا پێویستێتی قۆری خەڵکی تەسەوەڕێکی ئەم لایەنە مرۆڤایەتی لێک بدرێت جا ئەم لایەنە مرۆڤایەتیە هیمەتێکی زۆری ویست چونکە پاتەنسیەکەی دەدەن کۆمپانیەکانی تر کە بدوان ئەوان لە قازان زەرەر ناکەن بەڵام شەریکی دەربان چ دەکە عادەتەن چونکە بە 10 میلیۆن بە 100 میلیۆن دلار سرف دەکات دەیان ساڵ سەر دەکات دوای کە شتێکی دۆزیەوە دەیەوێت لە 3 ساڵی یەکەم هەموو پارەکەی بگەڕێتەوە و بە قازانی زۆریشەوە زۆر گرانی دەکات ئەو جارە لەو ڤاکسینە دەیانەوە وای لێ نەکەن جاوەعدەیان داوە کە خێرای بکەن سەلامەتی بکەن زوو بگەین هەموو وڵاتیانی جیهان و پارەیەکی زۆریش داوای قازانز نەکەن چونکە وڵاتانێک هێوەکی ئێمە توانای کڕینی ئەوەی نییە جا ئەمە جێی دڵخۆشیە کە متمانەیەکی گشتگیر پەیدا بووە بەو گروپە کە دەستە جەمعی ئەو کارە دەکەن تەسەوڕ دەکرێت ئەگەر هەموو شتێک بە باشی بڕوە وەکۆی دکتۆر جەگەروتی ینی سەرەتای ساڵی داهاتوو ڤاکسینەکە یان زۆر زۆر واریدا زۆر واری ئەوەی کە جاران خەڵک تەمەنای دەکرد و دۆناڵد ترامپ زەختی دەکرەوە بوو ئێستا بێتە بەس هەموو زانایەکی دنیا دەیگوت ئێستا نایەتە بازارەوە بەڵام بۆ کریسمس بۆ سەرەتای ساڵی داهاتوو
ڤاکسینێکەوە کۆدەکانی بکەیەوە دەرکەوێت داتاکە نیشانی بدا بە متمانەوە کە ناجح بووە ممکنە ئەو جدوای ئەوە لە ماوەی کەم ڕەنگە 1-2 مانگ زیاتری نەوێت کە بە 100 ملیۆن جورعە بڵاو بکەوە لە دنیادا خێرایی بڵین پاراستنی خەڵکیشە وەختە احتیما دەکات سەر گەیاندنی ڤاکسینەکە 1-2 مانجی پێدەوێت یەک لە شتەکانی تریش ڤاکسی خەڵک بیزانی ئەوەیە کە زۆربەی و ڤاکسینانە بە 1 جورعە نەجاتن نابێت کە جورعەیەکتدا لە شخصێک ڕەنگە مەناعەیەکی کاتیل بۆ دروست دەکات بەڵام دوای 3-4 مانگ دەبێت جورعەیەکی تری بدەیە هەتاوەکو بە قوتی بکات چەند ساڵ بیپارێزێ. دەست خۆش بێت دکتۆریان شتم زۆر مابوو بەس ئاگدارمەکەنەوە کات کەم ماوە کەواتە قسەکەوا لێ بکەین وەکو پامێکیش وەکو قسەیەک کەسێکی وەکو جەنابتۆ بۆ بینەران بێ هەتا دەرچوون و هەتا ئەو بڵین هەنگاوە دڵخۆشکرانی کە بەڕێزت باست کردوانی کە دکتۆر جەگەر ئاماژی پێ تا ئەو کاتە چی بکرێ هاوڵاتی ئێمە چی بکات یعنی تەنانەت ئەگەر ڕەبتیشی بکەین بە شێوازی مامەڵەکردنی خوێندن و ئەوانش لە زانکۆ قوتابخانەکان چۆن خۆمان بپارێزین. وڵا گرنگە لەمە دووە خەڵک ئەو زانیاری و ئەزمونەی پەیدا کردووە بەکاری بینی بۆ زیاتر خۆپاراستن ینی نوێکردنەوەی ئەو پرۆسەیە کە پرۆسی پاراستنە لە چەندین قۆناغی ژیانماندا لە دەور و پشتماندا چونکە ئەو 3 مانگەی داهاتوو زۆر قڕستر دەبی لەوەی ڕابردوو لە کاتی زستان خەڵک زیاتر لە ژوورەوەیە پەنجەرەکان دادەخەن هەوا گۆرچێک کەم دەبی بڵین ڤایرۆسی تریش دێن کۆخە و پەسی و ئەنواعشکال شێوازی کە پرژاندنی لیک و دەم و ئەوانی کە پڕ لە ڤایرۆسن بڵاو دەبێتەوە بەوە وەرزی پاییز و زستان وەرزی هەموو ئەو نەخۆشیانەیە کە پەتای بڵاون لە ئەمسالی کۆرۆنا و ڤایرۆسەوەن جا ئەو چەند مانگە پێویستیمان بە بەرچاوڕوونی زۆر هەیە خۆ پاراستن زیاد بی لە عینی وەختیشدا معناوەنی هەر کەسێک تایەکی لێبوو ترسی هەبێ کۆڕۆنای هەیە و خۆی کەڕەنتین بکات دەبێ وا بکەین کە ژیان بەردەوام بێ اقتصاد بەردەوام بێ لە عینی وەختش خەڵک پارێزراو بێ پێویستە حکوومەت پێویستە موسسەکانی تەندروستی ژمارەی ئەو تێستانی کە دەکرێت خەڵک دەستی دەگاتێ هەم بە سعر و هەم بە ژمارە ئەوەندە زۆر بووی خەڵک زوو خۆی دڵنیا بکەن نەوەک لەبەر هەڵامەتێک یەک مانگ ڕستی خۆی ببڕی و لە ماڵەوە خۆی حەبس بکە و منداڵەکانیشی کاتێک دەرچی شتێکی جیاوازە ڕێنماییەکانی بۆ مەکتەب بۆ خوێندن زۆر گرنگە چاویان پێدا بەخشێنرێتەوە ئەوەی ئێستا دەکرێت چونکە وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا لە موقعی زۆر قڕستانە پەتایەکی کوشندە دەبینن متغیراتەکان گەلێک زۆرن و کاریگەری لەسەر ژیانی خەڵک زۆرە ژمارەی تەڵەبەکانیش زۆرن بەڕەش و سپیش ئەگەر بە گشتگیر پامێک دەرکەی بڵێ هیچ تەڵەبەک نەستەوە یان هەموو بچتەوە ئەمانە هەمووی بڕیاری قورسن بەڵام لە وڵاتانی ترچیان کردووە ڕێنمایی وردی تەفاسیلیان داوە دەسەڵاتیاندا بەزاندۆتە ئاستی قوتابخانە لەوێدا شتێکی وایان کردووە کە خوێندن بەردەوام بێ ئەوەی کە ئێمە لێ ترسین ئەوەیە جیلێکمان لە چیس بسێ ئەگەر ئەو جیلەی ئیمڕۆ کە لە قوتابخانەیە ڕەنگە میلیۆنێک و کسوور هەر تەڵەبەی وەزارەتی پەروەردەیە ساڵی پارەکە وەزعی شلۆق بوو لە بڵین وەزعی لێ تێکچوو ئێستاش ئەگەر درەنگ بستەوە یان ئەو شێواز و میکانیزمی خوێندنە خراپ بوو یان علمی پێنوێ نەکراوە ئێمە لە ساڵی داهاتوو کێشەی گەورەترمان دەبێت تەڵەبە دەبینی شت فێر نەبووە ناجح دەکرێت دوای ئەوە ناجحترش دەکرێت وای لێ دێ جیلێک پەروەردە دەبن کە نەقسیان هەیە لە علم لە هەمان کاتێشدا دەتوانین منداڵی ئێمڕۆ گلەیەک لێ بکە بڵێ باشە خۆ ئێمە لە خەتەردا نەبووین جیلی تەڵەبەی جاهر لە خەتەردا نییە ئەوەی ئەتۆ دەی پارێزی اختیارەکانن نەخۆشەکانن کەواتە ئەو لە خەتەریشدا نیە مستەقبەلیشی دەکەوتە مەترسیەوە سەبە بەکەشەوە بێ کە ڕێنماییەکانت تۆکمە نەبن بۆیە پێویستیمان بەوەیە لەو 3 مانگی داهاتوو هۆشیارکردنەوەی خەڵک نوێکردنەوەی ڕێنماییەکان وردەکاریەکان بە زیرەکانە بگەینە ئەو ئاستەی کە بتوانانی ژیانی خەڵک بەردەوام بی سەلامەت بن خوێندنیش ڕانەوەستی جەنابی پرۆفیسۆر دکتۆر دلاور علادین زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان ببوورە کاتەکەمان کۆتایی پێهاتەگینە شتی زیاتر هەبوو دەمانویست لەگەڵ بینەرانی خۆشەویستیش زانیاری زیاتر لێوەرگرین دووبارە زۆر سپاس کێشا خۆشەویستان من لە دوای پەیامی دکتۆر دلاوەر هیچ شتێکی زیاترم نیە تەنها ئەوەندە بڵێم با خۆمان بگەێنینە ئەو مەرحەلەی کە ئیشەڵا ڤاکسینەکە دەردەچێت ئەویش تەنها بە خۆپارێزی و بەستنی ماسک و دەستمان بەردەوام شوێن و دووربین لە قەرەباڵی زۆر سپاس کوردستان سەلامەت